ئەگەر پێت وایە هەژارن یان بە جلوبەرگیان تێکەوتویت ئەوە بە هەڵەدا چوویت. گوێ لەم ڕاپۆرتە بگرە و دەزانیت کە هەندیەکان چۆن خەریکە حوکمی جیهان دەکەن. بەڕێوەبەری هەموو کۆمپانیا گەورەکانی دنیا هێندن. ئەمە جگەلەوەی سەرۆکی 5 وڵاتیش لە جیهاندا هەر هەندین. دیاردەیەکی سەیر و سەرنجڕاکێشە کاتێک دەبینی تەواوی کۆمپانیا ناودارەکانی دنیا بەڕێوەبەری جێبەجێکارەکانیان کەسێکە کە هیندیە و خەڵکی هندستانە و تا ئێساش بە جلوبەرگی کللتوری خۆیەوە دەوام دەکات و بۆ جەژنەکان دەگەڕێتەوە هیندستان. لەوەش سەیر و سەرنجڕاکێشتر سەرۆکی 5 دەوڵەتی گەورەی وەکو بەریتانیا، سەنگافۆرە، ئایرلەندا و پورتوگال دیسان خەڵکی هندستان و زۆربەی کات بە زمانی هیندی قسە دەکەن. لەگەڵەوەی لە هەمان کاتدا بەڕێوەبەری کارەکانی 31 ملیاردێری دنیا لە کۆی 90 ملیاردێر بە هەمان شێوە هیندیە و ملیاردێرەکە بێڕاوێژ و پرسی هیندیەکە تەنانەت بچووکترین واژۆژ ناکات و کوردگوتەنی بێ ئاگاداری کابرای هیندی پەنجە بە ئاودا ناکات. بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیای بەناوبانگی گۆگڵ ساندەر پێشتایە کە هیندیەکی لەدایکبووی مۆمبایە. ئەوە لە کاتێکدایە کە بەڕێوەبەر و هەڵسوڕێنەری کارەکانی کۆمپانیای مایکرۆسۆفت ساتیا نادالای لەدایکبووی نیودەلهیە و بەڕێوەبەری کۆمپانیای تویتەر یان ئێکسی ئێستا پاراغ ئەغراوالە. ئەمە جگەلەوەی بەڕێوەبەری کۆمپانیاکانی وەک نۆچیا، ماستەرکارد، پیسکۆ، ئەدۆبی، IBM و نۆڤارستی نێودەوڵەتی دیسان هەمویان هەندن و تەواوی عەقڵی سەرەکی و هەڵسوڕێنەری سەرەتا و کۆتایی کۆمپانیا و پارەکان خۆیانن. هیندیەکان هەر بەتەنها سەرکردایەتی سەرمایە و بازاڕی دارایی ناکەن، بەڵکو ئەوان سەرۆکی 5 دەوڵەتی استراتیژی دنیان، لە نمونەی ڕیشی سوناک لە بەریتانیا و حەلیمە یعقوب لە سەنگافورە، لیۆ فراتکار لە ئێرلند، ئەنتۆنیۆ کۆستال لە پورتوگال و هارجێت ساجان لە وەزیری دەرەوەی کەنەدا. بەپێی توێژینەوەکان ئەم سەرکردایەتیکردنەی هێندیەکان بۆ پارە و دارایی پەیوەندی بە ژمارەی دانیشتوانی ئەو وڵاتەوە نییە کە ژمارەیان ملیار و نیوێکە، چونکە لە وڵاتێکی وەکو ئەمریکا ژمارەی هندەکان تەنها 2.3% ژمارەی دانیشتوانی ئەمریکایە، بەڵام پۆست و پلە و شوێنە داراییەکانیان لە بەرپرسی کۆمپانیاکان و بانکەکان و پۆستە ئیداریەکان 36%، واتە لە 100 پۆستی گرنگ و هەستیار لە ئەمریکادا 36 پۆستیان لای هیندیەکانە. ئەمە لە بەریتانیا زۆر زیاترە کە بەپێی راپۆرتێکی ڕۆیتەرس 71% بەرپرسی بانکەکانی بەریتانیا هێندن. جگەلەوەی هەستیارترین پۆستیان لە ناوەندە سەربازیەکان و ناوەندە هەواڵگریەکاندا هەیە. هێندیەکان جگە لە ئەمریکا و بەریتانیا لە باشووری ڕۆژهەڵاتی ئاسیاش پشکی شێریان لە پۆست و پلە و شوێنە هەستیارە داراییەکاندا هەیە. بۆ نمونە شارەزا هەندیەکان بازاری دارایی و بۆرسەی 6 وڵاتی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا ئاڕاستە دەکەن و کاریگەری گەورە و ڕاستەوخۆشیان لەسەر ئاراستەی دارایی وڵاتانی سەنگافۆرە و فلیپین و ئەندۆنیزیا و تایوان هەیە. بە شێوەیەکی گشتی هەندیەکان لە بازاڕە داراییەکان و بۆرسەی جیهاندا پشکی شێریان هەیە، بە جۆرێک هەڵسوڕێنەری بۆرسەی ئەمریکا و پشکی زۆرینەی بۆرسەی ئەوروپا و بەشی بازاڕی ئاسیا هەیە، جگەلەوەی پۆستەکانی ژلای خۆیانە. ئەم هەموو بەرەو پێشچوونە پەیوەندی بە جۆری بیرکردنەوە و پەروەردە و خوێندنی زانکۆی هیندەکانەوە هەیە کە سیستەمی زانکۆی هندستان بە یەکێک لە سەرنجڕاکێشترین سیستەمەکانی دنیا دادەنرێت، بە جۆرێک هەر ئەم زیرەکێیە کە ئێستا سەرۆکایەتی بەریتانیای پێدەکەن و وایان کردووە خەریکە بەریتانیا لە نێو سیستەمی هندیدا دەتوێننەوە. لە نمونەی ئەوەی هندەکان ساڵی 2009 تەنیا 4 بانکی بەریتانیایان بەدەستەوە بوو، بەڵام ئێستا زیاتر لە 127 بانکە. ئەوە ژوای کرد کە بتوانن ببنە شەریکی کۆمپانیای ڕانجڕۆڤەری مەلەکی و دواتریش بە تەواوی ببنە خاوەنی کۆمپانیاکە و لە ڕێگەی کاریگەریەکانی ئەویشەوە توانیان پۆستی سەرۆکوەزیرانی بەریتانیا بەدەست بهێنن.